ئەچینە بەڕگەی وەرزشی. بەڕگەی وەرزشەکەمانە لە پرۆگرامی ڕۆژ باش و لەگەڵ خاتوونی عەزیز ژاکاڵ خۆشناو ڕاهێنەری وەرزشی زانیاری و سوود و ڕێنمایی لە ڕاهێنانەکانی وەردەگرین با پێکەوە بێنێت. ڕۆژ باش، هیوادارم کە هەمووتان ساغ و سەلامەت بن. ڕاهێنانی ئەمڕۆ لەبارەی مێدیکەڵ باڵە کە سوودی هەیە بۆ هەموو لەش. دەست پێکەین، خۆمان ڕائەکشین لەسەر ئەم تۆپە. ئین بۆ پێشەوە دەستەکانمان لەژێر سینگمەندای ئەنین، 4 جاران 12 ئین بۆ خوارەوە بۆ چەست پرس کە سوودی هەیە بۆ سینگ بۆ پێشەوەی شان. نەفەسێکی قۆڵ بکێشن کە هاتون بۆ سەرەوە، سکتەم بەن بۆ ژوورەوە. دوای ئەمە ئین بۆ پێشتر. ئەم تۆپە ئەبێن بینن بۆ لای سکتان و بۆ دواوە. بۆ سکتان و بۆ دواوە. ئاگادار بن کە قاچتان لای سکتان بێت. و پرس بکەن 4 جاران 12. دوای ئەمە تۆپەکە لە قاچتان ئەیگرن، ئەیسوورێنن. کە سوودی هەیە بۆ هەموو سک. ئەی بۆ دواوە دووبارە دەستەکانتان لە عەرزدای ئەنن، هەردوو قاچتان ئەبەن بۆ سەرەوە کە سوودی هەیە بۆ پشتەوەی ڕان و بۆ پشت. دوای ئەمە ئەن بۆ عەرز تۆپەکە لە دواتان دای ئەنن، بە هەردوو قاچتان تۆپەکە ئەگرن، ئێن بۆ خوارەوە. دەستەکانتان لەسەر عەرز داین و تۆپەکە ئەیبن بۆ سەرەوە، نەفەسێک بکێشن و بۆ خوارەوە. ئەمە سوودی هەیە بۆ پشتەوەی ڕان. 4 جاران 12 کە سوودی هەیە بۆ پشتەوەی ڕان و بۆ سمت. تۆپەکە ئەگرن بەس بۆ سەرەوە، نەفەسێکی قۆڵ بکێشن. جارێکی تر. ئەمە سوودی هەیە بۆ هەموو لەش. هیوادارم سوودتان لەمە وەرگربێت. زۆر سپاس کە لەگەڵمان بوون.